بینەرانی بەرنامەی ئارێزا سڵاوی خواتان لێبێت لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان نادەینەوە لاتان بۆ هیوایە جێی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. بەرنامەی ئەم جارەمان دەکەوێتە یەک دوو ڕۆژ لە پێش یادی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان کە 8 مارسە بۆیە بە باشمان زانی بەرنامەکە تەوەری بەرنامەی ئەم جارەمان سەبارەت بە ڕێکخراوەکانی ژنان و پرسی ژنان بێت. بابەتی ڕێکخراوەکانی ژنان کاریگەریان لەسەر کێشەکانی ژنان و چارەسەرکردنی یەکێکە لەو بابەتانەی کە زۆر جار قسەی لێ ئەکرێ زۆر کات لە ناو کۆمەڵگایە بەگشتی قسە لەسەر ئەوەیە ئایا ڕێکخراوەکانی ژنان توانیویانە هۆکار بن بۆ چارەسەری گرفتەکانی ژنان و کاریگەریان هەبێت لەسەر پرسی ژن و ئەوەی کە کۆمەلگا چاوەڕێی لیانەکە ئەوان توانیوانە جێبەجێکەن هۆکاری چیە ڕێکخراوەکان نەیانتوانی وەکو پێویست بن لە ئەز ئەو بەرپرسیارەتی لەسەر شانیانە و خەلەلەکە لە ڕێکخراوەکان خۆیانە یا کۆمەلگای یاخود هاوکاری نەکراون وەکو پێویست. وەڵامی ئەم پرسیارانە لە بەرنامەی ئەم جارەیە هەوڵین لە ڕێی ئەم گفتوگۆیەوە بدەینەوە. دیارە میوانی بەرنامەمان ئەم جارە گوڵستان سعید محەممەد چالەکەوان لە بواری ژنان بە خێراتنی یەکەین خات و ڕوخۆش ئەحمەد عەبدوڕەحمان ڕائیدی مافپەروەر لە بەڕێوەبەراتی تونوتیژی خێزانی بە خێراتنی یەکەین و شنۆ عەبدوڵڵا کە ئەویش وەکو چالاکەوانێکی ئافرەتان و نوێنەری ڕێکخراوی خوشکان لەگەڵمانایە لە بەرنامەکە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە. لە سەرەتای بەرنامەکەمان حەزەکەین بچینە لای ڕاپۆرتێک کە قسەکردن بۆ وەکو ڕیپۆرتاجێک قسەکراوە لەگەڵ کۆمەڵە خەڵق لە عامی گشتی خەڵقی ینی لە هەموو مستەواکان ئایا ڕای خەڵق بە گشتی چییە لەسەر ئەدای ڕێکخراوەکان و لەسەر کاریان و پێویستی بوونیان سەرەتا دەچینە لای ڕاپۆرتەکە و دواتر لێمەوە لای خزمەتان. ڕێکخراوە ژنانیەکان لە کوردستانە تا چەند ڕۆڵیان هەیە لە چارەسەرکردنی کێشە خێزانیەکان؟ زۆر باشە. زۆر باشە شکر. پێتوانە ڕۆڵێکی باشیان بینیوە لە چارەسەرکردنی کێشەکانە؟ چاوجارانیە ئیستا گەلێ باشە شکر. خودی خۆت ئەگە کێشەیەکە هەبێ ئامادە بیبێتە بەدەم ڕێکخراوە ژنەکان؟ ئارەوەڵا ئامادە. پێت وایە توانیانە کێشەکانی کۆمەلگا حەلکەن یاخۆت کێشەکانیان گەورەتر کردووە؟ مەڵایەتیەوە تۆزێ تاسیریان هەیە بۆ سەر ئافرەت و بۆ سەر پیاوی. تا هەبوونی ڕێکخراوەکان پێویستە لە کوردستانە؟ بەڵێ بەتاکید. نا. ڕۆڵێکیان نییە؟ کێشەکانیان گەورەتر کردووە یاخۆت ئەو تا کێشەکانیان هەوڵیانیان بۆ حەلکردنی کێشەکان؟ وەڵا هەوڵە دەن بەس نازانن هەستەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە. پێت وایە هەبوونی ڕێکخراوەکان باشترە یاخود نەبوونیان باشترە؟ وەڵاهی نەبوونیان. زۆر جارە ئافرەتانە کە کێشیان بۆ دروزە بێ لای باوکو براوشتیە هین ناکەن بەس لەبێ کێشەکانیان بۆ حلە بێ. پێت وایە ڕێکخراوە ژنانیەکان لە کوردستاندا هەبوونیان باشە یاخود نا؟ وەڵا هەبوونیان هەبێ باشە بەس تا ئێستا شوێنی تیژدیری ئافرەتان بەردەوامە. توانیانە کێشەکان حەلکەن لە کۆمەلگادا؟ هەنێکیان بەڵێ هەنێکیان واتە کێشەکانی ژنان هەنێکی ئەتوانی چارەسەری بکرێ بەڵام هەنێکیان هەزانی پیاوەکان تیژیەکان بەرامبەریان باشە بەس هەبێت واتە این داکۆکی لە مافی ژنانەکەن ئەتوانن ژنەکان پارێزن لەو پیاوانی کە بۆ نەدەستێت شیانەکەنە سەر. خۆت ئەگە کێشەیەکە هەبێ ئامادەی بیتێ بەدەم ڕێکخراو؟ بۆنە ئامادەم. نا. کێشەکان حل ناکەن بەس وەکو ڕەمز دەگەن و تەواو. ڕەمزە. هەبوونیان باشترە یاخود نا؟ وەڵای بڵێم چی هیچ بوون و نەبوونیان وەک وایە. تا ڕادەیەکی کەم چارەسەری کێشەکانی ئافرەتیان کردووە. هەبوونیان باشترە؟ بەڵێ بە تاکید هەبوونیان باشترە. ئەگەر باشتری ئیشکەنەوە باشترە. ئەی چی کارە بکەن باشترە بۆ ژنان بۆ ئەوەی کۆمەلگایەکی باش؟ لەم کۆمەلگای ئێمە ئافرەت زۆر تیرۆرەکرێت ڕێگە بەوانە نێن یعنی دەسەڵاتی تۆندر بگرنە دەست. ژنانەکان لەو کوردستانە توانێتی کێشەی خێزان حلکات؟ وەڵای توزانم ناوەڵا. هەبوونیان باشە یاخود نەبێ؟ وەڵای تر بە پێی خۆی کێشەی ژنەکە خۆیتر نازانم. خودی خۆت ئەگە کێشەیەکە هەبێ ئامادەی بیتە بەدەم ڕێکخراوەکان؟ ناوەڵا. خۆت حەلیەکەی یاخود حەزەکەم خۆم حەلیگەم باشترە. تا هەبوونی ئەو ڕێکخراوانە باشە یاخود نەبوونی باشترە؟ والله ئەگەر حل کرێ بوونی باشە بەس حل نەکراوە بە شێوەیەک. تۆکو خودی خۆت ئەگە کێشەیەکە هەبێ ئامادەی بیتە بەدەم ئەو ڕێکخراوانە یاخود هەوڵێ خۆ حەلیکەی؟ وەڵای هەوڵێم لە ماڵەوە بۆ خۆم حەلیکەم دانیشتم. ناتوانانی بیبیتە بەدەم ڕێکخراوەکان؟ ناوەڵا حل نابێ بەچی هەزاران ئافرەت لە ناوچوون و کوژراون و تا ئێستا هیچیشیان بۆ نەکراوە.
وڵا خۆم کەسێ بەدەست خۆیەتی کێشەی خانمان لەگەڵ ژیانی هاوسەریە ئەگەر ژیانی خۆش بێەوە بشینەوە هینی کۆمەڵایەتی وڵا هیچی نەکردو نازانم هیچم نەبینیەوە من هەبوونیان باشەیە خۆ نەبوونیان وڵا ئەگەر هەبن ئیشکەن قەی ناکە بەڵام ئەم ڕۆگە هەشی ڕێکخراوە هەمی بۆ پارێکێشانەوە بۆ کۆمەڵشتی هینێ هیچی تر تا حدەتوانی وانە کێشەی کۆمەلگا هەلکەن بەڵام لە هەمان کاتشا بازە کات کێشەکان ڕێگا لە ڕێگاوانەوە قوڵتر بێتەوە هەنێک کات شتەکان پشوڵاوە بێتەوە یعنی با بڵێن لە شخصی دەرەچێت هەنێ مەشاکلیاتوانی کەسەکان حەلیکەن لە ڕێگای چەند کەسێکی معقولە و ئەوە با بڵێن شتەکە پشوڵاو نەبێتەوە لەبەرەوە بوونیشیان باشە لە ئەما کاتە بوونیان باشە چکە من چەند حاڵەتێک ئەزانم چەند کەیساتێک ئەزانم توانی وانە دەربازی کەن لەم وازایە لەم لە وەزی ئەوەی کە خوانە خواستەتیا بچێت هەبوونی باشترە نەبوونی توانێتی کێشەی ژنان حلکات بە دڵنیایی ئەیکا بەزەوەی کە گوێی لێ ناگرێەوە چیە تا ڕادێک ئیشیان کردو خزمەتی ئافرەتانیان کردو بەڵام بەپی پێویستە ڕەنگە ئافرەت هەبێ زۆر پێویستی بە ڕێکخراوەکان هەبێت بەڵام بە دەمەچوونێکی باشیان نەبوو بێ بووی ئافرەتیش هەو بێت بە دەمەچوونێکیان هەو بێت بە دوچارچوونیان کردبێت بۆ کێشەکانیان بەڵام بەپی پێویستێکی تەواوەتی نەخێر واتە هەبوونی باشترە بەڵێ وەکو خودی وەکو ئافەتێک کێشەیەک بێ ئامادەی بێتە بەدەم ڕێکخراوەکان بە دڵنیایەوە گەر ڕێکخراوێک بێ بتوانم کێشەکەم بۆ چارەسەرەکە و بێ هیچ با بڵین بەبێ هیچ بڵاوکردنەوەیەکی قچێکە زۆر ئاساییە ڕادەیەکی کەم حالیان کردبێت هەبوونی باشترە و ڕێکخراوە وەڵی زۆر ناوەڵا ئافەتێکە کێشەیەک هەبێ ئامادەی بێتە بەدەم ڕێکخراوەکان من خۆم نەخێر بەڵێ ڕۆڵیان هەبووە بە معنایانە هەموو کێشەکانە چارەسەر کردو وەلەو ئاسژ نییە بڵێ هەر هیچیان نەکردەوە بێویژدان نیە بە پێی توانا و بە پێی ژینگەکە ڕۆڵیان هەبوو ڕۆڵی زۆریشان هەبوو کێشەی زۆر ئافرەتیان هەل کردو زۆر ئافرەتیان لە کێشەیەکی زۆر خراپ ڕزگار کردووە باوەقعی بن ئینسان هەموو شتێک دوو دیوی هەیە گەر لە دیوێکا پێیوای وەک پێویست نەبووە بەڵام بە دیوێترا کێشەی زۆر ئافرەت من لە نزیکەوە ئاگام لێ زۆر کێشیان هەل کردووە بەگشتی ڕێکخراوەکان چی شتێک بیکەن باشە بۆ بەرە پێشچوونی کارەکانیان وەڵای لە ڕێ ڕاگەیاندنەوە وشارکردنی خەڵک وشارکردنی خانەوە خێزان چۆنێتی هەڵسوکەوت لەگەڵ یەکدری ئەوە زۆر زەرورچکە پێم وایە بەتاڵیەکی زۆر هەیە لە ناو خێزانی کووردا لە ڕووی هەڵسوکەوتکردن لەگەڵ مناڵ لەگەڵ پەروەردەی مناڵ لەگەڵ پیاوەکەش هەر لەگەڵ ئەو شتانە لە ڕێ ڕاگەاندنەوە نەبێ پێویست ناکرێت لەبەرەوەی بەهۆی مەشغوڵێتی ئەم سەردەمەوە بۆ کۆڕ و کۆبوونەوە کەمتر ئافرەتان مەجای دەرچوونیان هەیە بەشێکی ئەوەی تریش ئەوەی کاشچێتەوە بەهۆی سەرقاڵەوە ئەوەی وەریگرتووە لە کۆڕەکە هەر لە دەرگای کۆڕەکە دەرچوو بەتاڵە بێتەوە لە مێشکیا تۆ ئەگەکو خوشکەکەت کێشەیەک بیباتن بەدەم ڕێکخراوەکان کاردانەوەی تۆ چێ بێت وڵی کاردانەوە شتێکی یاساییە بەڵام ئەم ڕۆکە ئینی کۆمەڵایەتی عادەتەن عشایریە حەلەکرێت و محکەمەی و قانونەوە نازانم هیچم لێ نەبینیەوە من نەبوونی باشتر وەک بینیمان لە راپۆرتەکەدا دیارە تێڕوانینی جیاواز هەیە بۆ ئەدای ڕێکخراوەکان و ڕێکخراوەکان بوونیان پێویستە زۆربیان ڕایان وایە کە دەبێ هەبێت ڕێکخراوە تایبەتی ڕێکخراوە ژنانیەکان بەڵام نەیانتوانیوە زۆربەی قسەکان لەسەر نانتوانیەوە ئەوەی کە پێویستەکات ئەوەی کە خەڵک چاوەڕێ لێتی لە چارەسەری گرفتەکان لە بەرەو پێشچوونی پرسیژن لە نەمانی کێشە کۆمەڵایەتیەکان ئەم ڕێکخراوانە نەیانتوانی وەکو پێویست لە ئاست ئەوەیە بن دیارامەش کۆمەڵە هۆکاریەکیان هەر ناڕوونیەک هەیە لەسەر ئەوەی ئایا دەوری ڕێکخراو چی هەندێکیان وایە نەزانی ڕێکخراو هەر تەنها وەکو پەناگەی گوار دیارە بەتەنها ئەوە نییە کە چەندی ڕێکخراوی دیاریکراون کەوارکیانە و هەندێکیش ئەتوانین بڵێن بەگلەیین ئەوەش دیارە کۆمەڵی هۆکاری خۆی هەیە سەرەتا حەزەکەم لە گوڵستان خانەوە دەست پێ بکەین کە وەکو کەسێک کە لە بواری کاری ڕێکخراویە لە زۆر من خۆم لە کاری ڕێکخراوی من زۆر کات یەکترمان بینیوە چالاکی هەبووە کاری ڕێکخراوەی ژنانی کردووە پێ وایە ئەوەی کە ئەوترێت لەسەر ڕێکخراوەکانی ژنان ڕۆڵ و بەرپرسیارەتی ڕێکخراوەکانی ژنان لە ئاس پرسی ژن و پرسە کۆمەڵایەتیەکانە چۆن ئەبینیت و بوونیان ینی لە ئێستادا ئەوەی کە هەیە وەکو پێویستە یان نا بەڵێ من سەرەتا سوپاسدانەکەم دیارە ئەم بەرنمەیە ئەگەر بۆ نزیکی ڕۆژی هەشتی مارسیش بێ کە ڕۆژێکی سمبولیە بۆ خەبات و تێکۆشانی ژنان پیرۆزبایی لەسەر جەم ژنانی کوردەکەم و
لەوێشەوە بۆ ژنانی جیهان بە گشتی و بۆ ژنانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتتر ژنانی شەڕڤان لە بەرەکانی جەنگ و گەریلا و هێزی پێشمەرگەی کوردستان کە ئەمڕۆ ڕوبەڕووی دژمنێکی سەرسەخت بوونەتەوە. دیارە ڕێکخراوەکانی ژنان من بۆ خۆم بە گرنگیان ئەزانم، گرنگە کە هەبن چکە لە هەموو جیهانە بۆ هەر توێژێک بۆ هەر کائینێک بۆ هەر مەبەستێک ڕێکخراو هەیە، ئەکرێ بۆ ژنانیش لەبەرەوەی کێشێ و پرسێکی گەوری کۆمەڵایەتی و سیاسی و ئیداریمان هەیە ئەبێ ڕێکخراومان هەبێت و ئەم ڕێکخراوانە کار و ئیشیان داکۆچیکردنە لە مافەکانی ژنان و هەوڵدان و فشارخستنە سەر دەسەڵاتە بۆ ئەوەی ئەو مافانەی کە زەوت کراوە لە دەست ژن و بەپێی تەقلیدی کۆمەلگا و بەپێی سیستمی بەڕێوەبردن لە وڵاتە نەتوانراوە وەک پێویست مامەڵە لەگەڵ ژنا بکرێت ئەبێ ڕێکخراو هەبێت. من بۆ خۆم تێبینیم هەیە لەسەر ڕێکخراوەکان بەداخەوە لە وڵاتی ئێمەیە ئەتوان بڵم ڕێکخراوەکان لەسەر دوو ئاستن، ئاستێکیان ڕێکخراوی بەناو سربەخۆن و ئەکرێ بڵم ئەنتەرناشناڵ بن جیهانین، هەندێک ڕێکخراویش ڕێکخراوی بڵێن سەر بە حیزبەکانن کە هەن بە ناوی ڕێکخراوی ژنانەوە ئیژەکەن. بەداخەوە ئەم توانانی ژنان بەهۆی دابەشبوونی ئەم ڕێکخراوانە نەتوانراوە تواناکان یەک بخرێت کە ئەم توانانە لە پێناوی هەموو ڕێکخراوێک لە بەرنامە و ئەجێندای کاریا سەریکەی داکۆچیە بۆ قەزەی ژن، بەڵام کاتێک گەیتە سەر ئەوەی کە پرسێکی ژنان ئەبێت ئەم ڕێکخراوانە بە یەکەوە تواناکان یەک ناخەن لەژێر یەک بڵێن چەترا کۆ ببنەوانێ داکۆچی لەو قەزێ بکەن. لەبەرەوە ئەمە گرفتێکی زۆر گەورەیە کە گرنگە ژنان بۆ خۆیان ئەگەر لە هەر بیر و باوەڕێکی سیاسیە جیاواز بن، بەڵام لەسەر پرسی ژن گرنگە تواناکانیان یەک بخەن و بتوانن پشتگیری و پشتیوانی یەکتری بن و بتوانن بە هەموو لایەکیان فشارێک بن بۆ چارەسەری ئەو گرفتانەی کە هەیە ئەگەر گرفتەکە لە ناو سیستمی بەڕێوەبردنا بێت لە وڵاتە، ئەگەر گرفتەکە لە ناو ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی ژن بۆتەوە لە دابوونەریتە کۆمەڵایەتیەکانە، ئەگەر قەیرانەکە لەسەر ڕووی قەیرانی یاسایی بێت کە ئێمە تا ئێستا کۆمەڵێک یاسای زۆر نابەجێ و نادروست هەیە کە ژنی بە پەراویست داناوە لە یاساکانە مامەڵەکان وەک پێویست نییە، ئەگەر لە هەر ڕوویەکی ڕەهەندی ژیانەوە بێ ئەگەر لەو توندوتی ژیانەی کوشتانەی کە ئەکرێ بەرامبەر بە ژن و قەزیەکان بچووک ئەکرێتەوانی و پەراوێز دەخرێت زۆر جار بە سوڵحی عاشایریش چارەسەر ئەکرێت و بکوش بۆ خۆی بۆی دەرئەچێت کۆدەنگیەک نیانی ئێمە زۆر جار بینیومانەکە پرسێک بوو بێت ویست بێتمان ینی یەک ڕایجەماوەری گەورە دروستکەین لەم شارەیە هەندێک ڕێکخراو هەر خۆی بەخاوەنی نەزانن لە کاتێککە ناوی ڕێکخراوی ژنانی لە خۆینەوە لەبەرەوە ئەمە جۆرێک لە بێمتمانەی لای هاونیشتیمانی دروست کردو بڕوا بەوە ناهێنێت کە ڕێکخراو یەکێکە لەو شوێنانەی کە داڵدەیەک بە شوێنێک بە فەریاد ڕەقسێکی خۆی بزانێت ئەمە یەکێک لە گرفتەکانمانە لەبەر ئەوە زۆر گرنگە بەڕاستی ئەم ڕێکخراوانە ئەتوانن تۆڕی هاوبەش دروستکەن ئەتوانن زیاتر بەرەو پێش بچن بەوەی کە تواناکان یەک بخرێت و داکۆچیەکان کە بەیەکەوە بێت باشتر جێبەجێ ئەبێت نەک بە پەرەوازەی. ئەمە جگەلەوەی کە ئەگەر ڕێگەم بێ ئاماژە بم بەوەی تەنیا بە بڕوای من ینی ڕێکخراویش نییە ئەم ئەرکەی گرت بێتە ئەستۆ، ینی ناکرێت ئێمە هەموو شتەکان کە لەم کۆمەڵگایە هەیە ئەگەر ژن هەرچێکی بەرامبەر کراوە هەموو ئیشی ڕێکخراوەکانیش زەربی سفرکەین، چکە بەڕاستی ڕێکخراوی ژنان ئەوەی من هەمیشاڵێم ئەوەی کە بەدەست هاتووە لە هەموو ڕوویەکەوە بۆ ژن ئەوە بەرهەمی ڕێکخراوەکانی ژنانە، هەر لە کۆمەڵێک یاسا کە چارەسەر کراوە، هەر لە وشیارکردنەوەی ژن ئێمە ئەگەر بچینەوە بۆ چەند ساڵێکی پێش ئەم وەزعی ئێستا ژن ئەسڵەن نەمافی خۆی زانیوە نەزانیوێتی جەستەی خۆی ناسیوە لەوانێ زۆر جار جەستە ناسین و بارە تەندروستەکەی خۆشی نەناسیوە، یعنی ڕێکخراوی ژنان کۆڕی تەندروستیان کردو، ڕێکخراوی ژنان کۆڕی یاساییان کردو، ڕێکخراوی ژنان بەرنامەی تەلەڤیزیۆنیان هەبووە، ڕێکخراوی ژنان چوونەتە ناو خەڵک کۆڕ و سیمیناریان کردو، یعنی ناکرێ ئەمانە هەمووی زەربی سفر کرێ بڵین ڕێکخراو با نەبێت، ئەبێ ڕێکخراو هەبێت بەڵام ڕێکخراو ئەداکەی باشتر. گوڵستان خان دواترینەوە لات بە تەواوکردنی قسەکان ئەمێ بچمە لای ڕۆخۆشخان کە لە بەڕێوەبەرز لە بەڕێوەبەرایەتی تونوتیژی خێزانی کار دەکەیت، دەمانەوێت بڵیت ئایا بەڕای ئێوە ئەوەی کە ئەو کێشە و گرفتانێکی هێتە لای بەڕێوەبەرایەتەکەی جەنابتان پێ وایە ڕێکخراوەکانی ژنان ڕۆڵ و کاریگەریان هەبووە لە بەرەو پێشچوونی ڕەوشی ژن و نەهێشتنی کێشەکانیان؟ بەڵێ ئێمە نابێ بەڕاستی کاری و چالاکی ڕێکخراوەکان بە هەندوەر نەگرین، هەتا بە ئێستش بە ئێمە وەکو ڕێکخراوە وەکو دەستگایەکی حکومی ئێمە لەسەر فشاری ڕێکخراوەکان دروست بوون کە هێندەک ژنان دەکوژە، دیارە ئەوە چالاکی و توانای ژنان بۆ هەوڵدانی و تێکەشانی ژنەکان بۆ ئەوانەی کە پێش ئەوە داکۆکیان لە مافی ژن کردو و داوای یەکسانی ژنانیان کردووە لەگەڵ پیاوان و هەروەها
نەکوشتنی ژنان لە هەندێک کێشەیە هەم دروستبوونی ئەو دەستگایە هەم گۆڕانکارەکان لە یاساکانێک کە جیاوازێکی زۆری تیا بووە وایان کردووە کاموار بکرێتەوە ئەم دەستگایە کاتێکە دروست بوو لەسەر کوشتنی بۆ خۆتەزانی دوعا بوو کە بە شێوەیەکی زۆر دڕندانە شەهید بوو لە ساڵی 2007 تا دروست بوو. ئێستاش ئێمە لەگەڵ هەموو ڕێکخراوەکانە بە ئام کار ئەەکەین هەم ئاهەنگێکی تەواومان هەیە زۆربەی کێشەکان کە زۆر جار بە تایبەتیان دێکێشە تا کێشەیە فەرقی هەیە جیاوازێکی هەیە لا ڕێکخراوەکانەوە بۆ ئێمە ئەنێرێت ئێمەش بە هەمان شێوە ئەگەر بتوانین تا توانیمانیانی هاوکاریان بوو لە حەلکردنی کێشەکانیانە زۆر کات مەسەرەن ژنێک هەبووە نەیزانیەوە ئەم دەستگای ئێمە دەستگایکی ڕستمیە و دیفاعەکە لە ژنان زیاتر چونەتە مەسەن لە یەکێتی ژنان یاخود مەسەن ڕێکخراوی ئاسوودا یان ڕێکخراوی خانزان ئەم ڕێکخراوانی کە کار بۆ ژنانەکان ئەو کاتە ئەوان بەهۆی ئەوانەوە پەیوەندیان بە ئێمەوە کردووە لە ئێمە دەڵدە دراون یان مەسەن کار ئاسانیمان بۆ کردن هەروەها ئەودا و ئەو مافەی کەویستیانە بۆمان جێبەجێکردون لە ڕووی یاسایی و لە ڕووی دەسەڵاتی جێبەجێکردنەوە بۆ نمونە مەسەن جاری وهە بۆ ئێمە من بۆ خۆم کاتێک ماوەی 4 ساڵ لێ پرسیار بنکەیەکی داڵدەدان بووم کە ژنانی هەڕەشە لێکراوی تێیە داڵدە ئەدرا زۆر بە کات مەسەن جاری وهە بۆ سعات یەکی شەو مەسەن ژنێکگە مەسەن کێشێکە بۆ لە ماڵەوە نەیتوانیوە ئەوە مەسەن یان بەهۆی تەلەفۆنێک بۆ لە پەیوەندی کردو بە ڕێکخراوەکانەوە ئێمە چین بەسەر دەمیانەوە هێناومانە داڵدەمانەوە لەو شوێنێکە پەناگەیەک بێت تا پارێزرا بێت و هەم ژیانی پارێزراوە هەم ئاهەنگیمان کردو لەگەڵ خێزان و کە سوکارێت تا کێشەکانمان بۆ حەل کردو هێن بووە. یعنی ئێمە بەڕاستی سیرەکەین بە ئێستاشەوە لەگەڵ زۆربەی ڕێکخراوەکانە کارێکی هەم ئاهەنگیمان هەیە لە نزیکەوە ئەزانین کە کارەکانیان چۆنە هەم لە ڕووی بەڕاستی پێداویستی دابینکردنی تۆژەری دەرونی تۆژەری کۆمەڵایەتی لەگەڵ پارێزەرە لە ڕێکخراوەکان بەبێ بەرامبەر کار بۆ ئەو کێشانەکەن ئەو گرفتانەکەن کە لە ناو دادگاکانە کێشەکانی ئەو ژنانێکە لە ناو بەبێ بەرامبەر و هەروەها لە ڕووی تەندروستیەوە ئێمە هەم ئاهەنگیمان هەیە لەگەڵ دەستگا تەندروستیەکانە لەگەڵ ئەو دکتۆرە خۆبەخشانێکە کارەکەن بۆ ژنن بە نووسراوی ئێمە هاوکاریانەکەن و چارەسەریانەکەن. خۆش بێت شنۆخان بەڕێزیشی دۆکو کەسێک کە لە بواری کاری ڕێکخراوەیە کارت کردووە پێت وایە ڕێکخراوەکانی ژنان ڕۆڵ و بەرپرسیاریتی خۆیان وەکو پێویست بینیوە یان پێویستین لە ئێستاە بۆ کۆمەڵگا؟ بەڵێ بنای خۆی گەورەی میهرەبان سپاسانەکەم دەستان خۆش بێ. ئەگەر ئێمە قسە لەسەر بە شوازێکی گشتی قسە لەسەر ڕێکخراو بکەین هەر لە مێژەوە تاوەکو ئێستا ئەتوانم بڵم گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە وەکو ڕێکخراو بیرمان نەچێ ئێمە لە دوای دروستبوونی ڕژەمی سەرمایەداری ڕێکخراوەکان لە جیهانە بوونیان هەبووە ئەم ڕێکخراوانەش بۆ ئەوە دروست بوون کە بە شوازێکی گشتی هەر یەک با بڵێن کێشەیەک یاخود گرفتێکی هەبووە لە ڕێ ئەو ڕێکخراوە کە چارەسەری گرفتەکانی خۆی بکە ژنانیش یەکێک بوون لەوانەیان با بڵێن ئافرەتانیش بەشێک بوون لەو نەهامەتیانی کە ڕوبەڕوویان بووەتەوە واتا کێشان ڕوبەڕوو بووەتەوە و تند و تیژیان بەرامبەر کراوە بیریان لەوە کردەوە کە پێویستە ڕێکخراو دروست بکەن کە ئەوان ئەتوانن لە ڕێ ئەم ڕێکخراوە داکۆکی لە مافەکانیان بکەن و مافەکانیان بەدەست بهێنن بۆی هەستان بە دروستبوونی ڕێکخراو لە یەکێکەوە بوو بە دوو لە دوو بوو بە سێ واتە بوو بە دەستە جەمعەیەک چۆن ئەڵێ کۆمەڵێک ئافرەت ئیشیانتیا کرد بووە دروستبوونی ڕێکخراو واتە لەو کاتەوە تاوەکو ئێستا ڕێکخراو بوونی هەیە چ لە جیهان و چ لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین ئەتوانم بڵێم ڕێکخراوەکانی ژنان لە ماوەی 25 ساڵ کە 25 ساڵی با بڵێن حکومڕانی کوردیدا ڕێکخراوەکانی ژنان بوونیان هەیە بە ئێستاشەوە ئەتوانم بڵم کاریگەریەکی ئەوتۆیان هەیە لەسەر کۆمەلگا ئێمە بێوجدانیەکی زۆرە قسە لەسەرەوە بکەین کە بڵێن ڕێکخراوەکانی ژنان هیچ شتێکیان نەکردووە راپۆرتەکەمان بینی بە شوازێکی گشتی ئەوانەی کە لە راپۆرتەکە قسەیان کردووە ئەمەلیان بە ڕێکخراو هەیە بەڵام لە ئەجێندای کارەکانیان بەڕاستی ناڕازین چونکە ئەزانن زانیویانەکە لەماوەی ئەم 25 ساڵە نە حکومەت کاری کردو بۆ ژن و نە ڕێکخراوەکانی ژنانیش بە پێی پێویست هەنگاویان ناوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ژنان لەگەڵ ئەوەشدا قسە لەسەر ئەوە بکەین کە ڕێکخراوەکانی ژنان بەڕاستی ئیشیان کردووە
وەچوونەتە پێش و هەنگاویان ناوە بەڵام لە تموحی ئێمەیان نییە وەکو خۆشمان وەکو ڕێکخراوکە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئێمە هەمومان لە ڕێکخراو ئیشەکەین لە تموحی ئێمەیان نییە کە ئەجەندای کارەکانمان چۆن بکەین و چۆن بچینە پێشەوە و پێویستە کۆمەلگە چی لە ئێمە ئەوێت واتە کۆمەلگە و جەماوەر چی لە ئێمە ئەوێت تا ئێمە بیکەین سەرنجی ئەو خەڵکی پێڕابکێشین بۆچی هەتاوەکو ئێستاش ئەمە بەڕاستی گرنگە هەتاوەکو ئێستاش زۆرینە جەماوەر و خەڵکی هەرێمی کوردستان کاڵی ڕێکخراوەکانی ژنان بە شتێکی ئەهان زۆر نەشیاویەتە بەرچاوی ینی حەز بە کارەکانی ناکانی هەز بەوە ناکە کە شتێکی کردووە بۆ ئەم کۆمەلگەیە لەگەڵ ئەوشا خۆی وانە چونکە ئێمە وەکۆی کە لە ڕێکخراوەکانە ئیشەکەین بۆ جۆرە نایبینین و تموحیشمان زیاتر بۆی کەشتی تر بکەی لەبەری زۆر شتیان کردو ڕێکخراوەکان لە ئاستی پێویستان نەبوو بۆ خەڵکی و بۆ جەماوەر هەندێک پێی وایە کە تەنها ئیشی بۆ خۆی کردووە ئیشی بۆ خۆی کردووە لەو بەو شێوازە ماوەتەوە ئەمە بەڕاستی وا بوو هەندە ڕێکخراو من لەگەڵ ڕێزمە ئێڵم ڕەنگە هەموو ڕێکخراوەکان بە تێگرا هەن لە ئەو پەڕی چەپۆتە ئەو پەڕی ڕاست کێشان بۆ ژن دروست کردبێ حتما ئەمانە چونکە نمونە هەیە لە کۆمەلگانی نمونە هەیە لە ناو خێزانەکانە کە کێشە لە جیاتیەوەی بۆ چارەسەرکە گرفتی بۆ دروست کردووە ڕاستە ئێمە خاتون باسی کرد کە شوێنی داڵدەدانی ژنان هەیە بەڵام هەندێک پێیان وایە ئەمە زۆر غەڵەتە ینی بوونی نەبێ باشترە لە کاتێکا تۆ ئافرەتێک هەڕەشەی لێ بکرێ بچێتە کوێ پەنابەرێ بۆ کوێ بۆیە گرنگە ئەم شتانە پێویستە ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان کار لەسەر ئەوە بکەین کە چی بکەین و جەماوەر چی ئەوێ و ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان ئەبێت چه هەنگاوێک بنێ ماقول نییە تۆ لە ماوەی 25 ساڵی ڕابردوو هەتاوەکو ئێستاش کارێکی وەمان نەکرد بێ بە هەر هەمومان بتوانین جەماوەر بۆ خۆمان ڕابکێشین و ئەوش لە ناشەرمە ئێمە تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانمان هەیە کە ئێستا تۆڕەکە لە ڕێکخراوی ژنانەوە فراوانتر بووە و هەموو ڕێکخراوەکانی ڕێکخراو ناحکومیەکانی تایە و بەدەر لەوەی کە پێشتر ژنانی تیا بۆ ئێستا پیاوانی هاتوونەتە پێشەوە ئیش ئەەکەن ئەمە بەڕاستی جێی دڵخۆشیە بۆ ئێمە وەکو تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان کە توانیومانە کە چۆن ئەڵێ بە هەموو بیر و بۆچوونە جیاوازەکانیشەوە توانیمانە شتێک کۆی کردینەتەوە کە داکۆکیکردنە لە مافی ژن کە پێویستە ئەم تۆڕە هەبێت بوو ئەوەی کە داکۆکی لە مافی ژن بگە ئەمەش خاڵێک کە بەڕاستی زۆر گرنگە کە هەنگاوی بۆ نراوە چەندێک لە چەند ساڵی ڕابردە کە دروست بۆ بەڵام هەنگاوێکی تازەیە ئەم ئیشانەی کە تیا ئەکرێ بۆی پێویستە ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان هەوڵ بین کە ئەدایەکی جوان پێشکەش بکەین هەوڵ بین بەوەی کە بتوانین جەماوەر چی ئەوێت تاکو ئێمە ئیشەکانی ئێمە سەرنجی ئەوانی پێڕابکێژە نەک بە پێچەوانەوە دەست خۆش بشنۆخان دیارە منی شەر کە پێشتر لە کاری ڕێکخراوە ئیشم کردو حەزەکەم چەند تێبینێکی خۆم بم بەڕاستی بوونی ڕێکخراوەکانەوە شتێکی یعنی پێویستی بە شەرحکردنی هەمومان نزانین گرنگە بوونی ڕێکخراو بۆ هەر بابەتێک هەر پرسێک گرنگی و پێویستی خۆی هەیە ئەوەی گرفتە لێرەیە بۆچی ئەو قسەیە ئەکرێت کە گلەی هەبێت یان و لە ئاستی پێویستانە بۆی شنۆخاوەتی 25 ساڵ کارکردن بۆ نەیتوانیوە هەندێک ڕایان وایە ئەوەی کە من لە غیری راپۆرتەکەش لە ماوەی کارکردنمە لە بواری کاری ڕێکخراوە یا زیاتر بەرگوێم کەوتووە دەڵێن ڕێکخراوەکان زیاتر لەسەر ئاستی نوخبەوی کاریان کردووە واتەنیان توانیوە بچنە سەرجەم توێژەکانەوە لە هەموو ئاستەکانە کەمەش دیارە هەمومان نەزانین کۆمەڵە گرفتەکەوای کردوەی ڕێکخراوەکان نەتوانن بەو شێوازە بن یەکێکە لەو گلەیانەی کە هەیە لەسەر ئەدای ڕێکخراوەکان ئەوەیە کە جەنابیشت ئاماژەت پێیا تەحەدێک هەماهەنگی و دەستە جەمعی نەبووە ئەوە زۆر جار با بڵێن جیاوازی بیرروڕاکان دابەشبوون بەسەر حیزبەکانە بارودۆخی سیاسی هەرێم کە دایمە بارودۆخێکی ئاڵۆز بۆ لە ڕووی سیاسیەوە وای کردووە ڕێکخراوەکانیش دابەش بن هەر کەسە بۆ ئاراستە و بیر و بۆ چوونەی خۆی هەمومان ئیش بۆ یەک پرسەکەین بەڵام هەر هەمومان وەزانین ئەو لە دژی قەزەکەی من قساکە وەکو دۆست و ڕفیق و ئەوە کەمتر توانیمانە کار بکەین کە من ئێستا لە بیرمە بۆ زانەوە 5 بوو کە بەیەکەوە لەگەڵ گوڵستان خان لە گروپێکا بووین کە چی بکەین بۆی ئەم حاڵەتە چارەسەرکەین بەداخەوە تا ئەمڕۆژ بارودۆخە سیاسیەکە زیاتر زاڵ بووە و نەیتوانێت ئەو حاڵەتە ئێستا باشترە زۆر باشتر لە چاو 2000 بەڵام هێشتا ماوێتی ئەو توموحی کە خەڵق بە ڕێکخراوەکانی هەیە ئەوەی کە ڕێکخراوەکان خۆیان هەیەە یەکێ لە گرفتە گەورەکانی ئەو حاڵەتە بووە حاڵەتێکیکە کە من لە سەرەتای کارکردنەوە لە کاری ڕێکخراوەیە ئەو گلەیە هەبوو بە تایبەتی لای ئێمە کۆمەڵگەیەکی جیاوازین یەکەم کۆمەڵگەیەکی شەرقین دووەم بڵێن ئێمە ناتوانین وەکو ئەوروپا بیر بکەینەوەانێ هەندێک ڕێکخراو وا بیرەکاتەوە بە ئێستاشەوانێ ئەوێت ئەوەی کە لە ئەوروپا گوزارێت سەر ئێمە شاپس ینی بیرکردنەوەیکی فەوقی بۆ کۆمەلگاکەمان نەخێنەوەی کۆمەلگا ئیشکردن ینی ئێمە لەکوێ ئیشەکەی نەبێ تۆ ژینگەی کارەکەت بەرچاو بگریت ئێمە لە کۆمەلگەیەکین خەڵکەکە زۆربەی باوەڕی وایە با بڵێن ئەوەی کە ئیکا بەرامبەر بەژن هۆکارەکەی ئیسلامەکە ئێمە زۆر جار لەم بەرنامەیە تاوتوی ئەو بابەتەمان کردووە بەناوی
بنیاوی دینەوەستەم کراوە لە ئافرەت تۆ بێ یەکسەر بێ لە دین ناتوانانی چارەسەری کێشەکە بکەیت پێویستە بە شێوەیەکی لێزانانە بە ڕۆشنبیرکردنی تاک پێی ئەچێ ئیشکردن لەسەر ئافرەتیش بە تەنهایەکی لەو گرفتانە ینی تۆ هەم ئیشی کردووە داوتە لەسەر جەم کۆمەڵگاکە بۆی کەوتوتە دین هۆکار بووە و هەم داویشتە ئەوەی کە بڵێ لەسەر ئاست وتوتە وەکو بدووبەرە دروست کردوەی کە لەو مامۆسانە مامۆسایکی زانکۆ بوو لەم شوێنە ڕۆژخاندانیش بوو ڕۆژێک بە ئێمە وتی وازانێ و هەردووکیشان لە کاری ڕێکخراوی ئیشەکەن بەس ڕێکخراوەکان هۆکار بوون بۆ ئەوەی بەرە دروستکەن لە کۆمەڵگایە بەرەی ژنان و بەرەی پیاوان وا بزانن من و تۆ یەک شتین ئەمانەی یەک کۆمەڵگا بەرەو پێشە بێن خێزان لەم دوانە نەبێ پێک نایە دروستکردنی ئەوەی دائیمەن پیا و دەستێکی زاڵمە و ستەم لە ئافرەتەکە وای کردو ئێستا یعنی لەم ڕۆژانە شتێکی خۆش کەوتە بەرگەم ئەوەی کەتی پیاوان بروزی کردووە زیاتر ئەندامی زۆر بووە و قسەی زۆرتر بۆ راپۆرتی هەیە ئەوە یعنی ئێمە هاتوین ئەوەی کێ لەو گرفتە سەرەکیانەی کە پێم وایە هۆکار بووە بۆ ئەوەی ڕێکخراوەکانی ژنان ناڕوونیە هەبووە یعنی وای کردووە خەڵک پترسێ لە بوونی ئێستا من بۆ هەشتی مارس پەیوەندیان پێکردم لە چەمچەماڵەوەڵێن کۆڕێکمانەیە بەڵامانەیە پێمان بڵێ ینی ڕێکخراوەکانی ژنان و ئەو حاڵەتە وای کردووە کە پیاوان کەوتونێتە ژێر هەڕەشەی ئەوی دایمە ژنەکەی بە هەڕەشە لەگەڵیاتی ئەچم شکات لێ یەکەم بەڕێوەبەراتی بێ سەر باوە لی یاوەیە لی نەیاوە تێگەیشتنی کۆمەڵگا تێگەاندنی کۆمەلگا ڕۆشنبیرکردنی کۆمەلگا قۆناغە ئەوێت ئەوە ژێکێک بۆ لە هۆکارەکان کە ڕێکخراوەکان نانتوانی وەکو پێویست بن دیارە نازانم کوێڕاکاتی بەرنامەکان ئێستا گەیشتونەتە 20 دقە یەکەم ئەگەر 5 دقە ناوبڕێک وەرەگرین لە دوای ئەوە یینەوە لاتان. سڵاوتان لەبێت دووبارەینەوە لاتان بۆ تاواکردنی بابەتەکەمان دیارە باسمان کرد کە ڕێکخراوەکان ینی کاریگەریان بەڵێ هەبووە گلەیی هەیە و هۆکاری چییە ئەمانەیە یەکبەیەک بینە سەر ئەو حاڵەتانە دەبێت ڕێکخراو ینی بەشی دووەمی بەرنامەکەمان زیاتر لەوەیە بەرهەمبێنین کە بڵێن ڕێکخراوەکان بەم گلەیانەوە ئەبێت چی بکەن بۆ ئەوەی ئەوە چەندین ساڵە بەسەر کاری ڕێکخراوی لە هەرێمی کوردستانە تێپەڕێت توانی بێتمان قۆناغێکمان بڕیوە قۆناغی باشتر بڕین هەنگاوی بەرزتر بدەین ئەوەی کە من لە پێش ناوبڕەکە باسم کرد ئێمە یەکەم خاڵ کە پێویستە ڕێکخراوەکان ئەو سنووخان باسی تۆڕی کرد ئەو کاری دەسە جەمعی ڕێکخراوەکانی ژنان ئەکتیفتر بگرێ و هەموو کەس وانە نەزانێت بەس خۆی چارەسەری پێ چونکە چارەسەر بە هەمووانەکرێت کۆمەڵگایەکی گشتگیرە بێ هەموو لایەک پاشان ئەوەی کە باسم کرد لەسەر ئەوەی کە ئێمە لە ژینگەی خۆمان ئاکار بکەین دید و خوێندنەوەی کۆمەلگای خۆمان و ئیشکردنمان لەسەر ئەوانە بێت و نەزانین ئێرە ئەوروپای و خێزان لەوێ چۆن بەڕێەوە چێ و سیستمی ئەوێ چۆنە ئێمە سیستەمەکەمان ئەو سیستەمەیە ئەو هەموو قەیرانی کە ئێستا هەیە لە ناو ئێمەیە بۆیە لەگەڵ ئەم ژینگەیە کار بکەین و هەوڵ بین چارەسەرەکان بۆ ئێرە بشێن ئەمەی کە ئێستا ئێڵێن بەڕاستی ئەم گرفتانەی کە ئێستا بۆشی زیابەوەی کە ئێمەڵێن ئەوەی سەردەمی زوو گرفتەکان زۆری ماوەتەوە ئێستا کۆمەڵە قەیرانی کەشاتە پێشەوە ژنان لەم ڕۆیە و ڕێکخراوەکانی ژنان بۆ ئەوە هەشتی مارسێکی کەشاتە پێشەوە چی بکەن بۆی بەرەو چارەسەر بڕۆین لە ئەو قۆناغی پێشوو دەرچین ئەمە هەموو گرفتە تێپەڕێنین و کێشەکانی ژنان نەمێنن و ڕێکخراوەکانی ژنان هۆکار بن بۆ چارەسەر هۆکار بن بۆ بەدەنگەوە چوون بۆ معنای نا تاک بە تاک چارەسەری کێشەکانیان بکەن بۆ معنای ئاستی ڕۆشنبیری کۆمەلگا بەرەو پێش بەرن لەسەر هەموو تەوەرەکان ئیش بکەن تەوەری یاسایی تەوەری دید و بۆچوون و تێڕوانینی کۆمەلگا بۆ قەزەی ئافرەتەوە بۆ پرسی ئافرەت چکان دێ پیان وایە نەخێر ئافرەتن ئێستا ستەمەکەنەوە یعنی کۆمەلگایەکی ناتون تەندروست تاکی ناتەندروست دروست دەکات جا ژن دەسەڵاتی بوو ستەمەکە پیا و دەسەڵاتی بوو هەر ستەمەکە مناڵیش بە هەمان شێوە بڵێ طبعا بە بڕوای من مەسەلەی وشیاری کارێکی زۆر گرنگە هەم ڕێکخراو بیکات هەم میدیاکاران ئیتر میدیاکار لە ڕادیۆی کا لە تەلەڤیزیۆنەوەی لە سایتەکانەوە لە هەر شوێنێک ئەبێ وشیاری بۆ تاک بە تاک بڵاو بکرێتەوە لە لایەکی تر بەڕاستی کێشەی ژن تەنیا کێشەی ژن خۆی نییە ینی ئەبێ کێشەی تەواوی کۆمەلگایە بە ژن و پیا و بە کوڕ و کچەوە ئەبێ تاکی کۆمەلگای کوردی ئاستی وشیارەکەی گەی بێتە ئەو ڕادەی کە ژیانی یەکتر قوبوڵکردن پێکەوەیی لێبوردەیی یەکتر پراوێز نەخستن ئەمانە ببێتە چەمکێک پەیڕەوی لێ بکرێ لە ژیانە کوڕکچێک کە هاوسەرگیری دروست ئەکەن لە پێشا زۆر تامەزرۆیەکەن کەچی دوای سەنگەر لێگەگرنە بن بە دوژمنیەک ئەمە یەکێک لە گرفتەکانە بە معنە هێشتا قەناعەتی یەکتر قوبوڵکردن لای ئەم دوو تاکە دروست نەبووە یەکێکی تر لەو هەڵانەی کە لە ڕابردووە لەوانەیە بڵێم ڕێکخراوەکان کردبێتیان تەنیا وشیاریەکانیان بۆ ژن بۆ ژنیان وشار کردێتەوە ئەمە مافی توێ ئەمە مافی توێ بەڵام نیانتوانێت لەسەر پیا و ئەم ئیشە بکەن بۆیە گرفتەکان دروست بووە زۆر جار هێشتا پیا و ئاستی وشارەکەی بە بڕوای من
یعنی بەو ڕادێ پەروەردە نەکراوە کە قوبوڵی بێ ئەبێ وا مامەڵی ژن بکرێت ئەبێ لە یاسا ژن ئەم حەقەی هەیە یعنی ئەمانە گرفتن لەبەر ئەوە جگەلەوەی لە ڕووی دابوونەریتە کۆمەڵایەتێکەش لەبەرەوەی لە کۆمەلگای ئێمەیە بەڕاستی عقلی پیا و سالاری زۆر زاڵ بووە هەمیشە پیا هەستی کرۆ جۆرێک دەسەڵاتی هەیە و دەسەڵاتدار حتمما جەنابە ئاماژەت پێدا لای هەر کەسێکیان بێ کە ئەچەوسێنێتەوە نەیتوانیوە حساب بۆ بەرامبەرەکە بکات و توانیوێتی بە زڵم و زۆر ژیانی لەگەڵ بەرێت و زۆر جار بە بڕوای من نەک ئەوەی لە جارانە خێزانەکان زۆر تەبابوو بوون بۆیە خێزانەکان کێشیان کەمتر بووە خێزانەکان لەوانەیە بڵم زۆریان ئاشنایەتیان لەگەڵ مافەکانی خۆیان نەبوو بێ ئاشنایەتیان لەگەڵ یاساکان و ڕێکخراوەکانیش بە زۆری لەسەر وشیاری ژن ئیشیانکە بۆیە ئەبێت وشیارەکە تەواوی کۆمەلگا بگرێ من بۆ خۆم لە چەند شوێن کە کۆڕم کردو پیاوەخواگەرەمانش بە پیاوەکانیشمان بڵێ یعنی ئێمە زۆر جارڵم ئەگەر ئێمە زۆرمان تەژجی ژن کرد هێنامان نەدەرەوە لە چوار دیواری ماڵ وتمان بڕۆن کار بکەن بەڵام بە پیاومان نەوە دووەرە ئەرکەکانی لەگەڵ دابشکە لە ماڵە هاوکار و یارمەتی دەربە لە ئەرکەکانمان بۆ ژن زیاد کردو مناڵەکەی بەخێوەکە پارە پێیاکە لە کۆمەلگا ڕۆڵە بینێ بەشداری سیاسیەکات کار بۆ ڕێکخراوەکات ئەرکەکانی ژنمان زیاد کرۆ لە کاتێکە ئەرکەکانی ماڵی شێشتە هەر لەسەر کۆڵیژنە لەبەر ئەوە بەڕاستی ئەبێ پیاویش وشیار بێتەوە پیاویش ئاستی وشیاری و بڕواکەی بگاتە ئەو ئاستی کە ژیانی ینی پەیوەندی مرۆڤایەتیە لە بینی ژن و پیاوە نەک پەیوەندێکی مڵکدارەتی بێ هەر کەسێکیان من بە خاوەنی ئەوی کە ئەم مڵکە چی لێ پێیابووهی ئەمەیە ئەم مڵکیان چی پێیابووی ئەوی کەیە شتیوانە ژیانی ژن و مێردایەتی ژیانێکێ بێت تەبایی بێت پێکەوەی بێت لە یەکبوردن بێت احترام و ڕێز و خۆشەویستی بێت هەرچەنە وشەی خۆشەویستی لای ئێمە بۆتە وشەیەکی بڤە ینی ئەوەی خەڵک لەسەر خۆشەویستی ئەکوژدە قوڕی بۆ ئەگیرێتەوە لەسەر شەڕ و کێشە هیچ کەسێکمان نەدی بکوژدێ کە ئەمە گرفتێکی ترە بەڕاستی ئەبێ ئێمە هەوڵ بین تاکی دروستی بەبێت جیاکاری ڕەگەزی لە خێزانە پەروەردە بکەین کە ئەمەژێکی شکێ لە گرفتەکانمان هەر لە ژەحیاتە ژن و مێردایەتیەکان نیە لە مناڵێکەشەوەیە کە تاک جیاکاری ڕەگەزی لەگەڵەکرێت تۆ کچی تۆ کوڕیت تۆ ئەبێ وا بکەیت تۆ ئەبێ وا بکەیت کە ئەمەش گرفتێکی کێ ئێمە ئەبێ نەزەرەی مرۆڤ بوون بەرز ڕاگرین جوانە دەست خۆش بێت منیش تەمە کێشەی ژن تەنها کێشەی ژن بەخۆی نییە بە کێشەی هەموو کۆمەڵگایە بۆیە دەبێت دەستگاکان حکومەت بەڕاستی سیستەمی پەروەردە سیستەمی تەندروستی هەم بە ئام حکومەت ئەو هینە بگرێتە خۆی کە کار ئاسایی بکە بۆ ژنان مافەکانی زیاتر دابین بکە داکار بێ بۆ دابینکردنی مافەکانی بۆ نمونە مەسەن ئێمە لە سیرەکەی ژنێک خۆی کار ئەکا خێزاندار ئەچێتەوە ماڵەوە ئەرکی ماڵۆ پەروەردەکردنی لەسەرە ئەبێ بەیانی زوو مناڵەکەی بەرێ بۆ حەزانە ئەبێت چەند دەور دوایی هەر هێنێتەوە وەکو گوڵستان خان ئەرک زیاتر بۆ لەسەر ژنەکان بەڵام نەهاتون ئێمە ئیش لەسەر پیاوان بکەین بەڕاستی بۆ ئەوەی وەکو مرۆڤ سەیری ژنەکە بکە وەکو ئەوەی کە هاوبەش بێ لە پەروەردەکردنی مناڵەکەیە هەم حکومەتیش بەڕاستی دەبێ بۆ نمونە مەسەن بۆ ئەبێ ژنێک نیوەی ئەو شارە ببڕێت تا مناڵەکەیەک خاتە حەزانەیەەکە ئەگەر تۆ هەر لە گەڕێکێکی خۆیان حەزانەیەکی هەبێ خوێندنگایەکی هەبێ نزیکتر بێ بۆ ئەوەی کار ئاسانیەکەی بێ کە لە کاتی نەکوژێ بەڕاستی دوو مەسەن پیاوەکانیش هەست بەو مەسئولیەتە بارگرانیەی ژن بکەن بەڕاستی ژن بۆ خۆی بوونەوەرێکی حەساسە بەڕاست زۆر لە ڕووی عاتفە و هینەوە جیاوازترە لە پیاو لەبەرەوەی پیاو بەریەکەوتنی زیاتر بۆ لە کۆمەڵگا و زۆربەی ڕووداوەکانی بینیوە چکم زیاتر لە دەرەوە وانەیە لە ژنی ئێمە بۆ خۆ تەزانی تا کار نەکات و تا هین نەکات لە خوێندنیشە بۆ خۆ تەزانی زیاتر لە گەڵ کچانایە هەم یەکینیان هەیە یەک کێشیان هەیە بەڕاستی یەک پەروەردەیان هەیە لەبەرەوە تا نەکاتە ئیشکردن و نەکاتە تەمەنێکی ئەوە هەست بە مەسئولیەتەکان بکە بەریەکەوتنەکان ڕوبەڕووی کێشە بێتەوە ئەو کێشانە بتوانانی خۆی حەلی بکە بەڕاستی ئێمە ئێستا وامان لێ هاتووە هەتا پەروەردەی ماڵیشەوە هەموو شتێک وامان لێ هاتووە مەسەن هەموو شتی بڤەیە بۆ مناڵەکانمان بڤەیە بە تایبەتی بۆ کچەکان ئەبێ ژیان وایە ئەبێت تەجروبێ وەرگری باش کچێک هەڵەیە بکە مەسەن وەکو گوڵستان وتی لەسەر خۆشەویستێک لەسەر نامەیەک جاری وایە لەسەر هەڵگرتنی مۆبایلێک جاری وایە ئەمەنا ئەو کچە سەرگۆنە ئەکەن ئەو نەتونند و تیژی لە
گەڵ ئەکەن وای لێ بەڕاستی کێشەکە گەورەتر ئەبێ ئەگەر خۆشەویستی و لێبوردەی و بەڕاستی پەروەردەیەکی دروست و ڕێنمایەکی دروست هەبێ ئەو مناڵەوە نابێت کە بەڕاستی تووشی کێشەیەکی گەورەتر بێت بچێتە دەرەوەی خێزانەکە بە پێچوانەوە ئەبێ دایمە هەموو خێزانێک پەروەردەیەکی درستی هەبێ گیانی لێبوردەیی هەبێ خۆشەویستی هەبێ ڕێنمایەکی دروست هەبێ بۆ پەروەردەکردنی مناڵەکان چکم ئێستا دایک و باوک بە لەبەرەوەی ژیان سەخت بووە هەمویان کارەکەن زۆر کات بەسەر بۆیە کێشەکان بەسەرن جاری وایە فراغێک هەیە دانیشتن کەم بۆتەوە لەگەڵ مناڵەکانیان بەڕاستی بە هەم بە بۆنی ئەوەی کە ئەم سەردەمە زیاتر بۆ خۆ تەزانێت سەردەمێکی کراوە بەهۆی ئەنتەرنێت و موبایل و ئەم ئامێرانەوە سیر کە ئەو خێزانە زۆر ڕاستە لە چوارچێوەیەکە دانیشتون و لە ژوورێکە بەڵام سیرکە لە لایەنی ڕۆحیەوە دوورن لە یەکترەوە بەسەر ئەوە وای لێ کردەوە بەسەر هەرێکە باش شتێکە خەریکن تەنها ناخواردنەکەی جاری وایە کۆیان نەکاتەوە لەبەرەوە پێویستە ئێمە جارێکی تر پیادەچوونەوە بکەین بۆ هەم بۆ خێزان هەم بۆ دەستگاکانی حکومەت هەم بۆ کار ئاسانی ژنەکان هەم لە ڕێکخراوەکانە بەڕاستی چیتر زۆرترە ئێمە سیرەکەی مەسەن ئێمە کێشەی ژن کێشەیەکی گشتیە ئەم سیرەکەی زۆربەی ڕێکخراوەکان هەر یەکە بە جۆرێک و دابەش بووە ینی بۆ نمونە لە حیزبەکانە ئیتر هەریەکە مەسەن ئەمانجێکی هەیە لەلایەکەوە یەنەکە بەس وەکو پێویست نییە ینی ئێمە بۆ نمونە لە ئێستا سەیری ئەمریکاکەین وەکو من نابێ بەو شێوەیە خۆمان بگەینەوە بەڵام سیرەکەی مەسەن یاسای لەباربردن هەبوو لە کە ترەمپ چووە سەر حکم 1 ملیۆن ژن هاتە سەر جادە بۆ گۆڕینی ئەو یاسایە بەڵام ئێمە چکم ینی کێشەکە کێشەی هەموو ژنی وڵاتەکە بوو بەڵام ئێمە ئێستش لێرەشە هەموو جارێک ئەو سیرەکەین کە کۆمەڵێک ژنن کۆمەڵە ژنی نوخبەیە و مەسەن هەر ئەو دەموچوانەیە ئەیان بینین کارەکەن ژن نەبوو نایەتە دەرەوە مەسەن کێشێکی گەورەیە بۆ نمونە لە کوردستانە بەڕاستی بە تایبەتی لە عێراقا ئێستا ژن لەسەر ناموس و شەرەف زۆر ئەکوژێ راپۆرتێکی ڕێکخراوانی و دەوڵەتیەکانم بینە ئەڵێ لەو دەوڵاتانی کەوا توندوتیجەکان زۆرە و دیاری توندوتیژیەکانی کردووە عێراق بە نمونە هێناوتە لەسەر ژن شەرەف پارێزی ژن زۆر ئەکوژێ یەمان لەسەر ئەوەی ژن باکوژ ژن کچ بە شودانی زوو پێشوەخت بۆ نمونە مەسەن سعودیە بە هەمان شت مصر لەسەر تەحەڕش و بەڕاستی شێواندنی ئەندامی زاوزەی ژنەکان لەگەڵ سوودانە ئەمانە بە بەڵێ لە راپۆرتەکە هەیە و دیاری کراوە دیارە ئەگەر ئەم هەموو کێشانە ئەگەر ئێمە وەکو کوردستان خۆمان باس دەکەین کە ژنێکە کوژرێ با بە هەموومانەوە ینی ئێمە دیفاع بکەین لەسەر ئەو ژنە بینە سەر جادە بەڕاستی بۆچی بکوژرێ ینی خۆی کوشتن بۆ خۆی تاوانێکی گەورەیە تاوانێکە هەم لە ڕووی دیانەتەوە هەم لە ڕووی یاساییشەوە سزای تایبەتی خۆی هەیە لەبەرەوە ڕێگەی تر هەیە بۆ نمونە ژن هەیە ئەکوژێ لەسەر شەرب لەوانەیە ئەوەش نەبوو بێ بەڕاستی جاری وای هەیە بەس ئەوانەیە لەسەر گومانێک بۆ کوژراوە لەبەرەوە بۆیە پێویستە ینی پیاداچوونەوە بکەین لەسەر ئەو ئیشانە لەسەر کارەکانمان یەک بخەین زیاتر و بێنە مەدان هەم ژن ئەو ژنانەش خۆیان ئامادەیان هەبێ بەڕاستی بێنە سەر کێشەکانیان باس بکەن ئێمە هەتا بەڕێوەبەرەتی و نوتیژی نەبوو نەکرابوویەوە نەمان دەزانی کە هێندە کێشەکان زۆرن هێندە ژنان بەڕاستی کێشەی زۆر من بۆ خۆم مەسەن کەسێک بوون لە خێزانێکی ئاسایی یا پەروەردە بۆم و ڕۆشن بێت بوون زیاتر بۆ کێشانە نەکردو بەڕاستی من خۆشم هەر مەسەر نەچمە تا ڕێکخراوی ژنانە و تا کار بکەم بڕام بە یەکسانی ژنانە بۆ بڕام بۆ هەبووکە وەکو پیاوێک وەکو برایەکم هەڵسم مەسەن خوێندن تەواو بکەم ئەرکێکی بخەمە سەرشانی خۆم پرسیارەتێکم ئەوە خزماتی گەل و نیشتمانێکەمە بجاژن بێجا پێ بێجا مناڵ بێ بەڵام ئێستا بەڕاستی کە هاتمە ئەم دەستگایە بۆم بە لێپرساوی داڵدانی ئەو ژنانی کە هەڕەشەیەەکە هەستم بە کێشەکانی ژن زیاتر کرد هەستم کرد کە بەڕاستی کۆمەڵگەی ئێمە چەند مەسەن داخراوە چەند مەسەنن
تەم ئەکات و گومان ئەکا لەسەر کێشەکانی ژن و مەسەن چەند ژن مافی خوراوە لەونایەنەوە یان چەند پێشەکاری ماف ژنەکان ئەکرێ هەم لە ناو خێزانەکە هەم لە کۆمەڵگادا یعنی تۆ نزیکترین کەس برا و باوکتەیانی کە بەشێک لە خێزانەکە بەگومان ینی مەسەن بە حەقی نازانێ کچەکەی بخوێنێ بە حەقی نازانێت کاین یان بە زۆر بۆ نمونە زۆر جار ئەبێ ئەوە بکەیت بۆ ئەبێ بە زۆر بێ ئەبێ بەڕاستی لە ڕووی خۆشەویستی و ڕێنمایی و پەروەردەیەک هەبێ نەبێ زۆر وستەم بەکاربێنرێ لە خێزانە ئیدا ئەگەر خۆشەویستی و تەبایی و لێبوردەی و هەبێت تەنها بە قسێکی خۆشەوانەیە و ئیشانە بکارەوانەیە مەسەن باشەکان و ڕێنمای خراپەکانی شتێکی بۆ یەن بکەیت ئەو کاتا ئەو مناڵە ئەو گەنجەیەت کە پەروەردە کردو واز ئەێنێ لەوەی کە تۆ بە هەڵەیدا ئەنێ دەست خۆش و خۆشخان بڵێ منیش هەمان بڵین تا ڕادێک لەگەڵ هاوڕیانم بۆ چوونم هەر وەک جەنابتانە بەس یەک شتمان بیر نەچێت ئێمە بەڕاستی ڕێکخراوەکانی ژنان تەنها بۆ ئەوە دروست نەبوون کە داکۆکی لە مافی ژنان بکەن ئەمە بەڕاستی ئەبێ هەمومان بیزانین ئیشی باڵێن ڕێکخراوەکانی ژنان ئەوەی کە داکۆکی لە مافی ژن بکات لەم ڕێکخراوانەکە ئیکەن جزئێکێتی واتە بە تەواوەتی دابین نەکراوە بۆ ئەوە بڵێ ینی بە تەواوەتی دابین نەکراوە ئەمە ئیشێتی کە داکۆکی لە مافی ژن ئەکا ئیتر ئەبێ هەموو شتێک بک بۆ ژن نەخێر بەپێی توانای خۆی کاری کردووە بەڵام بیریشمان نەچێت بەو جۆرە نییە کە ئێمە بڵین خەڵک بەو جۆرە یاخود جەماوەەر بۆ جۆرە بیر لە ڕێکخراوەکانی ژنان بکاتەوە ئەمە خاڵێکی بەڕاستی ئێمە گوڵستانخان باسی لەوە کرد کە ڕێکخراوەکانی ژنان زۆر جار پێمان دەوتری وازم جەناب باست کرد سەنگەر لێک ئەگرین هەمیشە پێوان پێمان ئەڵێن سەنگەر لێگرن ئەمە زۆر جار وتراوە لە ئاستی بڵین بەرزی شاوتراوە مەرجنی ئەوەی کە بڕای بە ڕێکخراوی ژنان نەبێت ئیتر ئەوە ئاستی ڕۆشنبیری لاوازە بە پێچەوانەوە ئێمە زۆر کەسمان هەیە لە ئاستی بەرزایە و کەسی نوخبەیە بۆ نمونە و خاوەنی شەهادەی بەرزە بڕای بەکاری ڕێکخراوەی نییە ئەڵێ کاری ڕێکخراوی ژنان چیە بۆ دانانیشن لە ماڵەمە ئێوە خەریکی چین بەڕاستی یان ئێمە ڕەنگە بێ ئەوە جوترابێ بە هەمومانوتر ئەم قسەی ڕوبەڕوومان بۆتەوە واتە بۆ هۆکاری ئەوە لە چی ئەخر هۆکاری ئەوە هۆکارەکە من ئاماژەکەی چۆنە باس بەس کە سەنگەر لێگەگرن قسەکەی تۆ جوان بوو ڕاستە ئەمە ئەڵێ سەنگەر لێگەر ئەزای بۆچی چونکە ڕێکخراوەکانی ژنان بە تێگڕا ئەگەر بۆن منە کێشێت بچێتە بەردەمیان هەریەک بە ئەجێندا و بە بیر و بۆچوونی خۆی ینی مامەڵە لەگەڵ ئەو کەسەیەکە کە ڕەنگە ئەو کەسە تێڕوانینی جیاواز بێ بۆ ئەوەی کە بۆی چارەسەر ئەکا مەسەن ئافرەتە گێتە لای من بە تێڕوانینی خۆم بە بیر و بۆچوونی خۆم چارەسەری کێشەکەی بۆ بکەم ڕەنگە ئەمە هەڵە بێ من یەک نمونەت بۆ ئەگەرمەوە لەم ساڵانی ڕابردووە سەردانی ئەوروپام کرێکێک لەوانە بەلجیکا لەگەڵ کەسێکی ڕۆژنامەنووس و هەم پارێزەری شقسم کرد یعنی بەڕاستی باسی ڕێکخراوەکانی ژنانم بۆ کرد لە کوردستانە و ژن لەوێ ئەکوژرێ لەسەر قەزەی شەراف زۆر شتم باس کرد لەمانی کە لە کوردستان ئاگوزارێ بەلای زۆر سیر بوو ینی چۆن ئافرەت لەوێ ئەکوژرێ بۆچی لەسەر ئەمانە ئەکوژرێ ئەگەر ئێمە کێشەیەک مەسەلەن زۆر جار کێشەیەتە لای من بەبیر و دید و بۆچوونی ئەو کەسە من چارەسەری کێشەکە ئەەکەم بۆ ئەوەی کە تەسیراتی من لەسەر ئەو زاڵتر بێت کە ئەڵێ زۆر جار کە کەسێک گێت ئەو کێشانەی خۆی باس ئەکا ئەوەندە بە شێوازێکی باش ئەچینە پێشەوە وەتا تەحمل لەگەڵ کێشەکەی ئەەکەین باوەیەکی زۆری ئەوێ هەتاوەکو دێنین تەنها ئەوەش نییە هەر بۆ خۆی بەژنەکە پیاوەکەی بان ئەەکەین قسەی لەگەڵ ئەەکەی مناڵەکانی بان ئەەکەین یەک بێ قسەیان لەگەڵ ئەەکەین بزانین کێشیان چییە ئەو جا ئێمە بۆیان چارەسەر بکەین بۆ ئێمە بەڕاستی کاتێک کە باسی خێزان ئەەکەین ئەڵێت مەسلەکەی ئەڵێت هەر قسەی زانایەکە ئەڵێ گەر ئافرەت پیا و ڕۆشنبیر بێتە نا بۆ خۆیەتی بەس ئافرەت خێزانەکە ڕۆشنبیر ئەکا فعلەن وایە ئێمە زۆر جاریش ئەزین چۆنە ژنان بە شێوازێکی گشتی گەر قسەی لەسەر بکەی زۆر جاروای لێ هاتووە لە ئێستاە کە لە دەرەوە مەسەلەن محامیە یاخود فەرمان بەرە مامۆستایە هەرچیەکە زۆر لە پیاوان گیرۆدەی ئەوەن ئەڵێ کەیەتەوە ماڵەوەش هەر وەکو ئەوە تەعامل لەگەڵ منە ئەکا ئەخر ئەمە بەڕاستی ئەمە کارەساتە تۆ کە چوویتە ئەو دوو دەرگاکەوە مامۆستای مۆزەفی مدیری هەموو شتێکی بەس کە هاتیتە ماڵەوە بەڕاستی دایکی بیرت نەچێ خێزانی کەسێکی سەرپەرشتیاری ماڵی ژنی ماڵەوەی تۆ ئەبێ ئەمانە بەڕاستی ئەرکەسەرێکی خۆمان لە بیر نەچێ ئەو جادواتر ئێمە قسە لەسەر بابڵین ئیشی ڕێکخراوی خۆمان بکەین و ئەوەش ئەمەیان گرنگترە دواتر ڕێکخراوەکان بۆ ئیشی ڕێکخراوەکانمان گرنگترە یەکێکی تر لەوانە کە بڵین ئەگەر بمانێت چارەسەری بکەین بەڕاستی بەر لەوە ڕاگەاندنیش بۆ خۆی کێشەی دروست کردووە من ینی ئەو من بۆ خۆم چەند ساڵە 18 ساڵە ئیشی ڕاگەاندن ئەەکەم ئەزانم کە ڕاگەاندن زۆر کێشە بۆ ژن گەورە ئەکا
لە قەزی ژنانە بە تایبەت لە قەزی ئافرەتانە کە ئافرەتێک ئەکوژرێ زۆر گەورەی ئەکا زۆر ئەوەی لێ ئەکا ڕاستە بێ ئەمە بزانین ئافرەتێک کوژرێک و خاتونوتی ئەبێ بینە سەجادە حەقی خۆمانە هەر هەموو ڕێکخراوەکانی ژنان بێتە سەجادە بووی کە جارێکی تر ئەمە ڕوو نەداتەوە بەڵام زۆر بە ئەوانی ئەو بە شێوەیەکی قێزەون باسی ئەکان ڕێکخراوەکانی ژنانی زۆر بەلایەنەوە بۆ جۆرە گرنگی پێ نادۆن بێنە سەجادە بۆی فشارێک بن بۆ دەسەڵات کە جارێکی کە ئەو کەسەی ژن ئەکوژێ نەتوانێت ینی بەو ئەو شێوە دووبارە بێتەوە بۆیە ئێمە هەمیشە ئەبێ لە خۆمانەوە وەکو ڕێکخراو ئیش بکەین کە بزانین ئەجەندای کارەکانمان چیە ئەوجا ئەتوانین ئەوەی کە ئەمانەوێ بیگەێنین ئەو پەیامەی کە ئەمانەوێ بە جەماوەری خۆمانی بگەێنین بەڕاستی هۆشیاریش وەکو خاتونان باسییان کرد و هەروەها ڕێکخراوەکانی ژنان بەتەنها هیچیان پێ ناکرێت ئەگەر حکومەت هاوکاریان نەکە یعنی تۆ بیت بڵێ وەڵام من بەتەنها وەکو ئافرەتان وەکو ژنان وەکو ئەم ڕێکخراوە کێشەی هەموو ژنان چارەسەرەکەم ناتوانی حکومت ینی ئەگەر هاوکاریت نەکە ئەو تا لە هەرێمی کوردستانە قەیران هەیە لەکوێ حکومت ینی کێشەی ژن چارەسەر ئەکا و پاڵپشتی ڕێکخراوەکانی ژنانە بەڕاستی ینی ناشارینەوە ئێمە پێش ئەوی وەزعی جوای لێبێ ئەم بارودۆخە ئەو هەی لێبێ حکومت هەر هاوکاری ڕێکخراوی ژنانی نەکردووە چ جای ئەوەی ئێستا بڵێن وڵا ئەبێ ڕێکخراوەکان لەبەرەوە یەکشت هەیە کۆدەنگی ڕێکخراوەکان پێکەوە بتوانین ئیش بکەن گرنگ نەبێ بەلامانەوە ئەمە ئیسلامیە ئەمە ئەلمانیە ئەمە بیر و بۆچوونی چۆنە ئەوانە باوەلانین بە هەر هەمومان بین پێکەوە بە دەستە جەمعی کار لەسەر مەسەلەی ژنان بکەین یەک تونند و تیژی بەرامبەر بە ژنان کرا هەر هەموو من بینە سەرجادە جەماوەر بێنینە سەرجادە بیخڕوشێنین یعنی ئێمە ئەوە نەکەین کە ئیتر دانیشین بڵا کۆڕێک ئەەکەین ئەمە هەشتی مارسە ئەمە ئیشەکەمان بەڕاستی بۆتە ئەوەی زۆر جار لە هەشتی مارسا سیمینارە و کۆڕە لە 25 نۆڤەمبەرە کۆنفرانسێکە کرێ خانمان نازانم لەگەڵ ڕێزم کەمە بۆی ئەوان ناویان هێنم لەبەرەوەی کە ئەوان ئیشەکە ئەکەن کۆنفرانسێکی گەورە ئەکەن ژنان بانەکەن دوایەوە ئیتر ئەمە کۆتایی پێدێ لەبەرەوە ئەرکی ڕێکخراو زۆر گرنگە وە شتێکیشمان بیر نەچێ بەڕاستی ئێمە زۆر جار کە ژنێک ئەکوژریا ژنێک توندوتیژی بەرامبەر ئەکرێ یەکسەر خاڵی سلبی لەسەر ڕێکخراوەکانی ژنان ئەو بۆچی هێشتیان بیکوژێ زۆر جار ئێمە ناتوانین بچینە ناو خێزانەکانەوە بەڕاستی نازانین کێشەی ئەو ژنە چیە لەگەڵ مێردەکەیە هەتاوەکو خۆی نەیە بۆ لای ئێمە تاوەکو سکاڵا نەکە هەتاوەکو ئەو دەردەدڵی کە لە هەیەی ئێمە لای ئێمە نەیدرکێنێ ئێمە چوزانین کە لە پڕێک ژنێک ئەکوژرێ لەبەرەوە پێویستە هەم جەماوەر پاڵپشتی ئێمە بێ هەمیش حکومەت پاڵپشتی ڕێکخراوەکانی ژنان بێ و هەم ڕێکخراوەکانی ژنانیش بۆ خۆیان یەکدەنگ بن لە بەدەستهێنانی مافەکانیان و لە پێکەوەی ژیان ینی لەوەی کە بتوانن کێشەی ژنان بە تەواوەتی ئەگەر بنبڕیش نەکرێ ئەلەقل بتوانین پێکەوە چارەسەری کێشەکان بکەین دەستخۆش بە شنۆخان دەستخۆشتان یەکەم دیارە وڵا هەر بۆ ئیزافەتەن بۆوانەی جەنابتانوتان من پێم وایە پرۆسەی چاکسازی و چاکردن لە کۆمەلگایە پرۆسەیەکی هەم گشتگیرە هەم بەردەوامە واتە نابێت لەسەر ئاستی نوخبە بێ نابێت بەس بۆ ژن بێ و هەم بەردەوامیشە واتە بە تەمامە بن بە ساڵ و 2 ساڵ و 10 ساڵ و 25 ساڵ شارەزایك لە سویدەوە قسەی ئەکرد ئەوەی ئێمە پێگەیشتون و مەزانن لە بینیشەوە ڕۆژا بۆ تا بڵێن بۆ ئێمە ناگەین ئێمە 150 ساڵمان ویستووە بە پێوەیەکێمان کرد تاکو بگەینە ئەوەی لە مافی تاک و مافی ئافرەت و لە مافی مناڵ ئەمانە بگەینە ئەو مستەوایە ئێستاش و هەر کەم و کوڕی و خەلەلمان هەیە خەتیان ئەو شەڕ و ناڕەحەتی کە لە ئەوروپا کراوە کە بە ئەوروپا کراخۆنی و سەدەیە بەڕاستی لە ماوەی 50 ساڵە توانیان ئەوروپایەک پێک بهێنن کە ئەو هەموو با بڵێن لە ڕووی یاساوە لە ڕووی مافۆ هەموو مافەکانیان دیاری کراوە بەڕاستی بەڵام ئێمە هەوتەی هەن هەر لە جەنگاین هەر لە 70 ساڵ پێش ئێستا شەڕی جیهانی دووەم کۆتایی هاتووە ئەوان لە 70 ساڵە گەیشتونە تەقیمەی داهێنان لە هەموو شتێکا داهێنەرن یعنی ئێمە بەڕاستیەکان یعنی بەبەسم ئەو بوو یعنی ئەبێ هەم بەردەوامی هەبێ ئەم پرۆسەیە ئێمە بەداخەوە بە ئێستا ئەوەی ئەوروپا مەڵام مەرحەلەیەک بۆ شەڕێکی جیهانی وەبڕاتە بەڵام ئێمە بەداخەوە کۆمەڵگەی خۆمان بەتایبەتی ئەوەی باسێن کۆمەڵگەی کوردی یعنی لە شەڕەوە بۆ شەڕ لە گرفتەوە بۆ گرفت لە قەیرانەوە بۆ قەیران ڕۆیشتین کە ئەمەش کاریگەری هەبووە لەسەر هەم چاکسازی لە کۆمەڵگایە هەم لەسەر ئەدای ڕێکخراوەکان هەم لەسەر ئەدای حکومەت هەم لەسەر چارەسەربوون ئێستا ئیش لەسەر یاسا کراوە وەکو پێویست جێبەجێ نەبووە پێویست گۆڕانکاری لە کەلتوریشان بەڵێ ئەوەش هەر هۆکارەکەی ئەو وەزع بووە ئەو بارودۆخ و گۆڕانکاریانە بوو کە هەرێمی کوردستانی پیا تێپەڕیوە کە ئەمە ناکەین بە پاکانە بەڵام بەڵێن بۆیە هەوڵی زیاترەوێ چونکە ئەم پرۆسەیە هەم ئیدامەی ئەوێ ئەم هەموو دەربازبوون لەم هەموو قەیران و گرفتانەی کە هەیە ڕۆژانەش کێشەی تازەیەتە پێشەوە چارەسەر بێت یەکێ لەو کێشانە کە چەند کاتەکەمان کەمی ماوە مەسەرەن ئەمڕۆ ژنان لە بواری سیاسیەکە کار دەکەن یەکێ لە گرفتەکانەوە یعنی پیا و ژن بەشداری کاری سیاسیەکەن بەس ئافرەت زۆر بە ئاسانی پێوێردرێ بەسیترین بچووکترین خەلەل بۆ ئەو گەورە ئەکرێت بۆیە ترس هەیە لە لای ئافرەت لە بەردەوامبوونیە لە کاری سیاسی لە بەردەوامبوونیە لە کاری ڕاگەاندن ئەمانە هەمووی کێشن کە پێویستە کات
دەسەڵاتدارکات کۆمەلگا و ڕێکخراوەکان و یاسا دەسەڵات بەڕێوەبەرایەتیەکان ئەوانەی دەستگای پەیوەندیدارن هەمویان بەیەکەوە هەوڵ بن بۆ چاکردن و کەسمان وا نەزانین ئەوی کە هیچی نەکردووە تەنها ئیشی ئەو بۆیە ئەو بیکراویش ئیشی هەری تاکێکە لەم کۆمەلگایە بەشێکی لەو چاکسازێ پێگات بە ڕێکخراوەکانیشەوە پێویستە هەوڵی بۆ بن و بە دەستگا و دەستگاکانیش و یاسا و بەڕێوەبەرایەتیەکانیش داوای لە بردنەکەم لە بەرەوەی کاتی بەرنامەکەمان چەند شتی زۆرمان مابوو باسی بکەین و بەڵام کاتی بەرنامەکەمان تەواو بوو دەستخۆشیتان لێ یەکەم زۆر بە خێراتتانەکەم هیوادارم توانی بێتان لە ماوەی بەرنامەکەمانە توانی بێتمان ئەو مەبەستەی هەمان بووە لە هەم ڕۆڵ و بەرپرسیارەتی ڕێکخراوەکان هەم ئایا ڕێکخراوەکان پێویستەکات چۆن بن بۆی لە ئاست داواکاری ئێستای کۆمەلگایە بن دەستخۆشیتان لێ یەکەم سپاس بۆ بینینتان و بێبینەریتان و گوێگرتن لێمەتان هیوادارین توانی بێتمان پەیامەکەمان گەیاند بێت.